سڵای خۆی گەورەتان لێبێت لە باسی کوێرە ڕژێنەکانای بزانین بە شێوازێکی گشتی ئەو نەخۆشیانە چین کە تووشی کوێرە ڕژێنەکانە بن. کوێرە ڕژێنەکان بە شێوازێکی گشتی سێ جۆر نەخۆشی ڕویان تێکات. یا ئەوەیە ڕژێنەکان کەم دەردەدەن، یا ئەوەیە ئەو ڕژێنە زیاد دەردەدات و یاخود ئەو ڕژێنە تووشی گرێکە بێت کە بەهۆی ئەو گرێوە ئیشی ڕژێنەکە تێگەچێت. ئەگەر بە نمونە هۆرمۆنی گەشە وەربگرین کە لە ڕژێنی نوخامیەوە دەرەچێت، ئەم هۆرمۆنە ئەگەر کەم دەربدات بەهۆی هەر نەخۆشیەکەوە بێت، ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە ئەگەر لە منداڵاندا بێت ئەبێتە هۆی ئەوەی کە کەسەکە باڵایەکی ڕێکوپێک و باشی نەبێت و نەگاتە ئاستی هاوڕێکانی و دەبێتە هۆی ئەوەی کە ماسوولکەکانی وەکو ماسوولکەی کەسێکی ئاسایی نەبێت واتە ماسوولکەیەکی لاوازی ئەبێت. بە هەمان شێواز لە گەورە ساڵاندا هەمان شدڕوئەیە ئەوان باڵیان تەواو کردووە، بەڵام بەهێزی ڕویان تێگە ماسوولکەکانیان لاوازە بێت، بەو شێوازە ناتوان وەکو کەسێکی ئاسایی ئیشی ڕۆژانیان خۆیان جێبەجێ بکەن. بە پێچەوانەوە ئەگەر ئەم هۆرمۆنە لە لەشدا زۆر بێت، ئەگەر هۆرمۆنی گەشە لە لەشدا زۆر بێت، ئەگەر لە خوار ئەو تەمەنەوە بێت کە ئێسکەکان هێشتا دانەخراون، ئەوە دەبێتە هۆی باڵابەرزبوونێکی زۆر کە لە ڕێژەی ئاسایی زیاترە و دوای داخستنی ئێسکەکان دەبێتە هۆی ئەوەی کە پەلەکان گەورە بن، دەست و قاچی کەسەکە گەورە بێت و دەبێتە هۆی ئەوەی کە بەشەکانی تری جەستە وەکو لوت، وەکو دەرپەڕینی شەویلگە، ئەمانە بەشێکی کەمن لەو نیشانانەی کە بەهۆی زۆربوونی هۆرمۆنی گەشەوە کەسەکە تووشی ئەبێت. و هەندێک جار گرێ لەو شوێنەوە دروست دەبێت کە ڕژێنەکەی تایە. بە نمونە دروستبوونی گرێ لە ڕژێنی نوخامی دەبێتە هۆی ئەوەی کە یان ئەوەیە هۆرمۆنەکان تێگەیە و یاخود ئەوەیە کە بەهۆی گەورەبوونی گرێکە فشارە خاتە سەر چواردەورەکەی و هەندێک نیشانە دروست دەبێت وەکو سەر ئێشە. خواتان لەگەڵ. سمارت وەرچەرخانە.